باینتان باش بەڕێزان بەخێر بن. زۆر سپاسانەکەین ئەمڕۆ لە ئۆفیسی سەرەکی دەستگای خێرخوازی بارزانین بۆ ڕاگەاندنی پرۆژەیەکی گرنگ کاویش هاریکاری دەستگای خێرخوازی بارزانی و هاوبەشەکانەتی بە تایبەتیش LDS کە هاوکارێکی سەرەکی دەستگای خێرخوازی بارزانیە لە پرۆژەکانیانە. ئەو پرۆژەیەش بریتە لە ئەوەی کە لە یەکی شەشەوە دەست بەکارە بین بۆ دروستکردنی 127 ژووری نوێی خوێندن لە ناو ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان بە گوێرەی و شوێنانی کە پێویستیانە. بەرنامەکە بەو جۆرەیە کە ئێمە ئاستی سێداوامی لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان تا ئاستێکی زۆر نزم بێنین لە 139 قوتابخانە کە دەست بەکار بووین کە سێداوامیتیا بۆ لە هەرێمی کوردستان لە سەرەتای کابینەی نوێیەمەوە. ئێستا ئەو ژمارەیە کەم بۆتەوە بۆ نزیکەی 50 قوتابخانە و ئەو پرۆژەیەش کە لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی و هاوبەشەکانی ئەنجامەدرێ ئامانج لێی کەمکردنەوەی داوامی سێداوامیە لە ناو ناوەندەکانی خوێندن بە ئاراستەیە کە ئەو شوێنانەی کە دەمێننەوە چەند قوتابخانەیەکی کەمن کە لە هەرێمی کوردستان لە 10 قوتابخانە تێپەڕ ناکاوی کە دەمێنێتەوە دوای جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. واتە ئێمە لە 139 قوتابخانەوە بەر لە 3 ساڵ و نیو لەو پێش دێنە سەر 10 قوتابخانە بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیەمانەوە. بۆیە بە ناوی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە سوپاسێکی تایبەتی دەستگای خێرخوازی بارزانیەکەین کە ساڵی پاریش هاوکارێکی گرنگی وەزارەتی پەروەردە بوون و 203 قوتابخانەیان لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە کەرکووکیشەوە نۆژەن کردوتەوە و بڕێکی باشی پارەیان لە ناو ناوەندەکانی خوێندنی ئەمە خەرج کردووە بۆ نۆژەنکردنەوە و جێگەی خۆی گرتووە و سیمایەکی باشتر ژینگەیەکی باشتری بۆ قوتابیان و بۆ خوێندکاران دابین کردووە و LDSی ژۆک و هاوبەشی سەرەکیان ساڵی ڕابردووش لەگەڵمان بەشدار بووە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانیەوە و ئەم ساڵیش بۆ بودجێ و پرۆژەیە دەستگای خێرخوازی بارزانی زیاتر لە 2 ملیار دیناری تەرخان کردووە لە ڕێگەی هاوبەشەکانیەوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە وەکو ئاماژەم پێدا لە یەکی شەشی ئەم ساڵەوە دەچێتە بواری جێبەجێکردن. پلانەکەمان وا داناوە کە هەموو هەوڵێک بدەین توانەکان چڕکەنەوە تیمەکان زۆر بن لایانی سەرپەرشتیاری و ئەندازیاری پلانێکی وردی وەدانراوە بۆ ئەوەی کە پێش دەوامی ساڵی نوێی خوێندنی 2023-2024 ئەو ژوورانەی خوێندن لە ناو ناوەندەکانی خوێندن فراهەم بێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێیەم بە چەند ئاڕاستەیە کاری کردووە لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەویش بریتی بۆ لە یەکەم دروستکردنی قوتابخانەی نوێ چ لە ڕێگەی حکوومەت کە قوتابخانەمان دروست کردووە چ لە ڕێگەی دەستەی وەبەرهێنان بەهاندانی دەستەی وەبەرهێنان چ لە ڕێگەی بەخشەرەکانەوە جا ئەو بەخشەرانە سەرمایه‌داری ناوخۆیی بوون یان ڕێکخراوی بیانی بوون یان ڕێکخراوی لۆکاڵیش بوون کە ئەو کارایان بۆ ئێمە ئەنجام داوە. خاڵی دووهەم یان تەوەری دووهەم کە گرنگ بووە بۆ کەمکردنەوەی لۆت بۆ کەمکردنەوەی سێداوامی بریتی بۆ لەوەی دروستکردنی ژووری نوێ بێ. لە هەرێمی کوردستان ڕەزامەندی زیاتر لە 294 ژووری نوێی خوێندن لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دراوە کە بەشێکی زۆریان جێبەجێ کراون تقریبا نیسبەی ئینجاز لە ناو پارێزگای هەولێر لە 198 زیاترە ئەگەر 1-2 قوتابخانەما بێ ئەویش تەواوە بێ. ئەو بڕەپارانە بۆ هەموو پارێزگاکان تەرخان کراوە کەوێتەوە سەر ئەو پارێزگایە کە کارەکانی جێبەجێ بکە. بۆیە ئەگەر دیقەت بدرێ هەم بە دروستکردنی قوتابخانەی نوێ هەم بە دروستکردنی ژووری نوێ هەوڵمان داوە سێداوامی کەم بکەینەوە و هەوڵیشمان داوە کە قەرەباڵغی ناو پۆلەکان کەم بکەینەوە. مناڵم بە مطلقی و ڕەهاگیری هەموو شتێکمان کردووە بەڵام ئەوە ئاراستەیەکی باشە. بەداخم کە دەبێت ڕاستیەک هەیە بیڵم بەڵام ئەوە وەکو ئینجاز بە خەڵکی ناڵین. ئێمە لە کوردستان لەگەڵ دەستپێشی کابینەی نوێ هەمەوەی کە ئەو داتایانەی ئێمە وەرمانگرتووە 31 قوتابخانەی قوڕمان هەبوو کە دیارە بەشی زۆری ئەو قوتابخانانە لە گوندەکانە بوون. ژمارەی قوتابخانانەمان هێناوەتە سەر 14 قوتابخانە لەم کابینەیە و ئەم پرۆژەی دەستگای خێرخوازی بارزانیش ژمارەی ئەو قوتابخانانە یان نەکاتە سفر یان نەکاتە 1 قوتابخانە. ئەویش ئەبێ میکانیزمی دیکەی بۆ بدۆزینەوە پێویستی بەوەیە لە ڕووی تەکنیکیەوە چونکە
کاتێک کە خۆمانۆکو حکوومەت لەگەل لە گوندێکە خاوەنی زەویەکە نەبین دەبێت داوا بکەین ئەو کەسەی ئەو بەڕێزەی کە خاوەنی زەویەکەی زەویەکەمان پێبەخشێ تۆزێک لایەنێکی تەکنیکیە دەبێت لە ڕووی تەکنیکی و یاسایی چارەسەریکەین لەنا ئەم پرۆژەی دەستگای خێرخوازی بارزانانی هەم بۆ کەمکردنەوەی سێدەوامیە هەمیش بۆ نهێشتنیەوەیە من بەدیوێک خۆشحاڵم کە دەڵم ئەو قوتابخانانە نایاڵین لە هەرێمی کوردستان بەڵام بەدیوێکی دیکەش کە نەدەبوو هەمان بێ بەڵام کە هەمانە گرنگەوەی ئێستا معالەجێکین ئەمە دووبارە سوپاسی دەستگای خێرخوازی بارزانیەکەین و سوپاسی هاوبەشەکانیەکەین بە تایبەتی LDS کە لەگەڵمان هاوکارێکی باش بوو دووبارە زۆر سوپاس.